السلام عليكم بإيمانم هرناستيكو السلام عليكم سلام ورحمة الله وبركاته. خوش سلام سپاس دەکەم. خوشكم ورا بيش ناوت سيتو شمس الدين. شمس الدين باسرناك شمس الدين شمس بهاوينان قرماني ها بخواي نخواي بزاف والله. خوشكم اتو ناوت سيا بالعكس من بفرين. والله أنا والله بفرو الشمس تيكرامي يقدريب أنا والله. اي يقع لعائلة انا يا سلام باشا كاك شمس الدين زناب السيج دكي خصابم. زود تخويش دكا. ولو او قوبانة خرا أيتون. حياتهم سلام. سالي تسن زواستان کرد ساري نوت وحفت. نو تو حافت باشا خۆشەویستی بوو سوتفە بوو نا والله بهر كتب الريبو. شەمسە دین حەز دەکەمە تو بس بابي پێشکەشی کردم کوڕەپلکم بوو بێ ئەوە یەکدریشمان دیت پێ. کورە دەووس ئەرێ بەخودای. باشە خوشکمە تو پێشتر شەمسە دین دیت بوو یەکەم جارم هەر دیتم و هاتە داخوازیم. داخوازی و مارەکردمان یەک بوو. ناخۆی والله گەلەوی زۆر عاد بە خودبام بوو. شەمسە بەسینی خۆمان بیڕانە دەوەستە باشە سوالێک یعنی لە زەواجی پێویستە بە خۆشەویستی بیتن یان سوتفە بیتن بەخوای جار هەیە بە خۆشەویستی بی خۆشە جارشێ بە سوتفەش بی هەر خۆشە حەسەب ڕێکە ئافرم شەمسە دێمەژە ڕێمەیە تێگەیشتن هەبی لە بینی هەردووکە. باشە کاک شەمسەدین بەر لەوەی هاوسەرگیری لەگەڵ بەفریخان بکەی چەند داخوازی ترت کردووە بەزانە ڕاست ئەوە سوالە زۆر زۆر جوانە زۆرشم پێخۆشە. باشە سێ داخوازیمان کرد بەفریخانی ڕاست هێمین داخوازیم بوو لەخوای بەزیابی هیچیان نەبوون نا ڕەفزم وەرنەگرت بەس قسمەت بەزڕانە دەوەستا شەمسەدین پێدەچێت باشە خوشکم شەمسەدین کە هاتە داخوازیت یعنی یەکەوسەر ڕازی بوو یان گوتت ئەوهانە ئەوها ینی مەسەلەن ناوەڵ هەر دەست بەجێ جواماندا هەر ئەو ڕۆژەشی دیتن و مارەکردنمان یەک ڕۆژ بوو. واللهی خۆ زەرەر نەکردێ پیاوەش گەرە چاکە دەو بە خەندەیە شەمسەدین هەر بە نەخشەش بێ لە هەموو ئایلەکی هەر بە خۆشی بژین هەر خۆشی خۆشە نەک ناخۆشی بیتن. کاک شەمسەدین مەسەلەن چ غەڵەتەکەت بەرامبەر خێزانەکەت کردی ئێستا عینە سوئای لە خێزانەکەشت دەکەین یعنی بەرامبەرەوی و هەست کردبی ڕۆژان درد دەست کردبیتن بێتاقەتت کردبی بخوای هەڵەیمان لەخوای بەزار هەڵەمان نیە الحەمدوللا بەس بە یەک چتی تەنگا دەبی خێزانم حەز ناکە سەفەرکەم بەتەنێ. آخر شەمسەدین پیا و خەتەرەوەجی بەتەنێ سەفەر دەکەم ڕاخنا لەگە برادر ئەدی برادر خوشکما تو لۆ پێت خۆش نییە ینی مەسەنەوە سەفەرکە بەتن ئەخر گەلێکم خۆشە حەزم لێنی بەبێ من بستە دەر والله یەک سەپڕی دەوێتن ئەوەی بگرە ئافەریم شەمسەدین بە قورعان ئیشی خۆت کردیە باز دەکەم بەڕێز قوربان بم باسە خوشکم ئەتۆ شەمسەدین گەلێک ئەوەی دوور لێ ڕاوە دیمە ناوەندێ لێگەر کچەگەڵە شەمسەدین پانوبەری مووینە دەگەیت بێت دەستەما باشە خوشکم یعنی ئێستا جەنابەت هیچ شتێکت کردیە دری تون ببیتین یان بێتاقەتت کردبی لە حیات ئەگەر بەس ئەوەندە ئەگە برێم مەچۆ دەرێ بۆ دڵی تون ببێت دەنا هیچ غەڵەتەکەم بەرامبەری نەکردێت دڵی سەغڵەت ببێت زۆر دەستە دەرە شەمسەدین نا بەس هەر حەزم لێنێ بەبێ من هیچ بستە دەرەوە ئەم شەوان دەسم دۆمینە و ئۆکەی و شتان دەکەم ئەو چتانم نییە ناوەڵە ناوەڵی ئەگە کو هەفتەی ڕۆژە خۆشەویستێک برادرگانی ها خۆشەویست نەگزەلا ئافرەت بیتن برادەرەکە تەکلیف دەکا بەس ئەش حەز داکە بچم ماشەڵا دەبتە عکسیش گەنج ئەو پێی ناخۆش ئەزە برادری خۆشەویستمێ ئەوانش برادر دینە برانە لێ تەکلیفم لێ دەکەن وەکو برایەتی ئەلحەمدوللا لەخوای بەزیادی. باشە لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم بەڕاستی دەمەوێتن ئەمن ئەو شەو خزمەتتان بکەم داوەتی مەبن لە ماسی شکار نازانم دیتیتانی چوینە ماسی شکار لەسەر شێستیە جەنابتان داوەتی منە شەوەی خۆش بەڕێ دەکەن جەماعەت دەگەر بێت و ماسیەکانم دەنێ بیتاقەی ماسیەکانم دەنێ دوو بیتاقەی ماسی شکارە ئەزەڕاوە یەک دەخە یەکە سەرۆرمەگرە شەمسەدین دوو بیتاقەی ماسی شکارە جەنابتان داوەتی منە لە ماسی شکار یەک لە باشترین ماسیەکانی هەولێرێ هەر سەرکەوتوو بیتن خوا بازاڕی بداتن تەمەنی
خۆشیان وە دەخوازم ئینشاالله سەرکەوتنی ژۆنگۆ هەر لە خۆشی دابن ئینشاالله نەخشەش بی لە هەموو عیلەک ئەوها ژیانە چی خۆش برەنە سەرێ